بەڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت دیارە ئەمڕۆ شانزەی سێیە و شانزەی سێ یادێکە باسێکە یادەوەریەکە مەرگەساتێکە کە ناکرێ پێناسەی بکەین ئێمە هەموو وڵاتیانی هەرێمی کوردستان ئاشنان بە شانزەی سێ مەرگەساتی شانزەی سێ مەرگەساتی هەڵەبجەیەکان و تەواوی کوردستانیان لە هەموو پارچەکانی کوردستان من ئەمڕۆ لێرەم بۆ ئەوەی لە خزمەتی هاوڵاتیانی ئەم شارەیە بم لە ناو ڕەمزی هەڵەبجە ڕەمزی ئەو مەرگەساتە لە ناو مۆنومێنتی هەڵەبجە بە سوپاسەوە مەبەستمانە لەگەڵ میوانەکانم لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت بە هەڵەبجە و هەڵەبجەیەکان گفتوگۆ بکەین چ ئەوانەی تایبەتە بە خزمەتگوزاری گشتی چ ئەوەی تایبەتە بە کەرتی تەندروستی و چ ئەوەی تایبەتە بە ژیانی ئەوانەی لە دوای کیمیاباران زیندوو ماونەتەوە بەڵام لە کولم مەرگیدا دەژین ئەمانەوێ بزانین چیان بۆ کراوە و بێگومان یەکێک لە باسە سەرەکیەکانیشمان ئەو مناڵانە ئەو نازدارانەیە کە پێشتان نەدۆزراونەتەوە ئەوانەی کە دۆزراونەتەوە ون بووبوون ئێستا چیتر بۆ نمونە مناڵی وڵاتێکی دیکەنین مناڵی شارێکی دیکەنین مناڵی هەڵەبجە و کوردستان ئەمانەوێ بزانین ئەوان چارەنووسیان چییە بێت چۆن ئەبێت و چیان بۆ ئەکرێ من بە سوپاسەوە بۆ ئەم بەرنمەیە چوار میوانی ئەزیز و بەڕێزم هەیە کە سەرڕای سەرقاڵی سەرڕای ماندووبوونی ئەمڕۆیان لوتفیان کردووە لێرە لەگەڵ ئێمە ئامادەن لە دەستە ڕاستەوە لە کاک خەلیل ساڵحەوە دەست پێ یەکەم کە منداڵی ونبووی تازە دۆزراوەی هەڵەبجەیە بە خێراتنی ئەەکەم دیارە گفتوگۆی ئەم شەوم لەگەڵ جەنابیان بە فارسی ئەبێت لەبەر ئەوەی هێشتا فێری کوردی نەبووە تەنانەت ئەندامانی خێزانەکەشی تا ئێستا هەر وەکو خۆیان ئەڵەن زیاتر بە ئیشارەت و بەهێما لە یەکتر تێگەن خۆش ئامادەیداوە خەلیل خایلی مەمنون واروەها میوانی دووهەمم کاک لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ئێوەش بەخێر بن سەر و سەرچاوم و تاکە خاتوونی بەرنامەکەمان خاتوو نوخشە ناسخ قایم قامی قەزای ناوەندی هەڵەبجە ئێوەش بەخێر بن سەر و سەرچاوم ئەزیێتان کێشاوە واروەها دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئێوەش بەخێر بن دکتۆر سەر و سەرچاوم گەر لە نوخشەخانەوە دەست پێ بکەین نوخشەخان ئەمڕۆ وەکو ساڵانی دی قەرە باڵغتر لە ساڵانی دی یادی ئەم مەرگەساتە کرایەوە ئێوە جیاواز لە جاران ئەمڕۆ توانم بڵێم حزورێکی باشتری بەرپرسانی بەغدا هەبوو و حزورێکی کەمتری بەرپرسانی هەرێمی کوردستان هەبوو دیارە قسەشمان لەسەر ئەوە بێ بەڵام بەگشتی ئەمەوێ بزانم یعنی من لە تەلەڤیزیۆن گوێم لێ ئەبێت ینی لەسەر جادە گوێم لێ ئەبێت چاودێرانی شارەکە ئەڵێن هیچ بۆ هەڵەبجە نەکراوە جەنابتان لە هەموو کەس ئاگادارتری ئەم پرسن ئەمەوێ بزانم ئایا فعلەن هیچ بۆ هەڵەبجە نەکراوە یا ئەمە غەدرێکە لە هەڵەبجە و هەڵەبجەیەکانەکرێت و بەو شێوەیەنی بەڵێ سپاس بەڕێست و بەخێرات نەمیوانە بەڕێزانە ئەەکەم لە یادی سیوەک ساڵی کیمیابارانکردنی شارەکەم شاری هەڵەبجە و شاری کوردستانیان سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنین بۆ سەرجەم شەیدانی کوردستان و شەهیدانی هەڵەبجە بە تایبەتی بێگومان کار کراوە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە هەر پێشتر کە قەزا بووە هەتا ئێستا ئەوە ماوەی 4 ساڵ زیاترە کە بۆ پارێزگا بەڵام بەداخەوە ئێمە لە بارودۆخێکا بووین بە پارێزگا کە قەیرانی دارایی دەستی پێکرد ئەمە خاڵێکە دواتریە نەسەری بەڵام وەکوی کە بڵین کار نەکراوە کاری باش کراوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەکەزانن بە تایبەتی مەنتیقی هەڵەبجە هەورامان چەند دەسەڵاتێکی سیاسی جیاواز لەم سنوورە پیاە تێپەڕیوە ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە گەشەسەندن و ئاوەدانکردنەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە هەنێ مەراحیلا بۆستێت و بە پێی پێویست گەشە نەکا و خەڵکەکەشی بەڕاستی سنووری پارێزگای هەڵەبجە ئەگەر ئێمە بیری خۆمانی بێنینەوە شێوەی شارەکانی کە نییە شارەکانی کە لەوانەیە ئەنفالیان هەبێ شەهیدی سەنگەریان هەبێ بەڵام ئێمە گەر سەیری ڕابردووی پارێزگای هەڵەبجە بکەین هەر لە 63 هەتاوەکو 74 و 76 و دواتر 88 و 89 کە ئێمە ئەنفالیشمان بەرکەوتووە هەر عایلەیەکی سنووری پارێزگای هەڵەبجە بگرێت
دوو شەهید سێ شەهید لەو بابەتی تایە کە ئەمە جیاواز لە ناوچەکانی کە لەوانەیە شەهیدێکیان هەبێ دوو شەهیدیان هەبێ لە بابێکا بێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە جیاواز بین ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاگواستن و مەرگەساتەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە زۆر بوو ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە هەم لە ڕووی ئاوادانکردنەوە شە حکوومەت یاریمی کوردستانیش بە چەند قۆناغێکا تێپەڕیوە بە پێی پێویستنەوە بەڵام کار کراوە لەگەڵ ئەوەشە حەجمی کارە ساتەکە وەکو وتم چەند مەراحلێک بۆ ئەوەنە گەورەیە چەند ساڵێکی کەشی ئەوێ بەڕاستی ئەگەر حکوومەت یاریمی کوردستان بودجەی تایبەتیش دابنێ بۆ پارێزگای هەڵەبجە و ئیستیسناشی بۆ بکە لە کۆمەڵێک بابەت هێشتا بەڕای منۆکۆی کە خبرەیەکی کەمێک ئیداریمان هەیە لەم سنوورە و لە حکوومەت یاریمی کوردستانە پێویستی بەوە هەیە بۆ کراوە ئەوەندەی ئەگەر باسی ئەوە بکەین وەکو ئیستیسنا بە شێوەیەکی جۆرێک بێ کە لە ڕووی خزمەت گوزاریە و پێشکەشکردنی پرۆژەکان من ئەڵێم نەخێر لەبەرەی ئەو پرۆژانەی کە کراوە بە پێی تەنمی ئەقالیم و ئەو سێ چوار جۆر پرۆژەمانەیە ئێمە تەنمی ئەقالیمانەی وەزارەتەکانمانەیە حکوومەتی ناوەندیمانەیە هەر بوەکو پارێزگایە وەکو بەداخەوە کە ئێمە بووین بە پارێزگا تا ئێستا بودجەی پارێزگاییمان وەرنەگرتووە ئێمە هەتا ئێستش پرۆژەکانی سەردەمی کە هەڵەبجە هێشتا بەس بەناو وەکو پارێزگانەوەراوە فعلەن وایە بەڵام هۆکارەکەی من دیفاع ناکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هۆکارەکەی حکوومەت یاریمی کوردستان نیە لەبەروی حکوومەت یاریمی کوردستان لە 4 ساڵی ڕابردووە نەک بۆ پارێزگای هەڵەبجە بۆ هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستان بودجەی سەرف نەکردووە وەکو بودجەی حەقیقی مەگەر ئەو پرۆژەکانی ڕابردوو بێت ئیدامەی پێدرا بێت ئێمەش هاوشێوەی ئەوانە ئەو پرۆژانەمان وا خەریکە ئەکرێتەوە سەر پێ بەڵام ئێمە ببێیشمان نەچێ لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە گرفتێکی سیاسی هەبوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا ئێمە ژۆک و پارێزگای هەڵەبجە بەڕاستی پشکی ئەومان بەرکەو کە بکەینە نێوان ئەو ململانەیەوە ئەوە تا ئەبینی لە چەند مانگی داهاتووە ڕابردووە ببوورە کە لەگەڵ حکوومەتی ناوەندیا حکوومەتی هەرێم بینی باش بووە ئەبینی کە ئێمەش ئیشەکانمان زۆر زیاتر بەرەو پێش و بەرەو باشترەوە ئەڕوا بۆیە ئومێدمان وایە ئینشاءڵڵا ڕاستە پرۆژەکان لە ئاستی تموحی نەمنایە نە تاکی هەڵەبجەیە بەڵام ئێمە ئومێدمان زۆرە کە حکوومەت یاریمی کوردستان هەم لە ڕووی داراییەوە بەرەو باشتر ئەڕوا و لەگەڵ حکوومەتی ناوەندیشە هەماهنگێکی باشیان هەیە کاریگەری ئەو دۆخە چێ بێ سوپاسانەکەم نوخشەخان بێگومان دێمەوە لاتان کاک لوقمان بێمە خزمەت جەنابتان هەنی منەمەوێت بە پرسیارێکی ناباو دەست پێ بکەم ئەوەندەی من ئاگادار بم تا ئێستا لیستی بەرکەوتوانی چەکی کیمیایی نەپاک بۆتەوە نەشەفافە و لە چەندین جێگەی جیاوازەوە ئاماژەتان پێداوە کە خەڵکی ناشایستە سوودمەندە بە ناوی بەرکەوتووی چەکی کیمیاویەوە هۆکارەکە ئێوەن هۆکارەکە هاوڵاتیانە هۆکارەکە چییە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان و لە ڕێگەی بەڕێزیشتانەوە سەرخۆشی لە کەسوکاری شەهیدان و سەرجەم قوربانیانی پارێزگای هەڵەبجە دەکەین دیارە ئەو شەریحەیە کە ئەمڕۆ هەمومان شانازی پێوە ئەەکەین و بوونەتە سمبل و بوونەتە هۆکار بۆ بڕینی قۆناغێکی گەورە بۆ پارێزگای هەڵەبجە قوربانیەکانی هەڵەبجەن ئەوە بەداخەوە دیارە چۆن ئێمە گرفتمان لە کەیسەکانی تر لە شەریحەکانی تر هەیە لە هەرێمی کوردستان لە هەمان شەریحەش کێشەمان هەیە ئێمە کاتێک ئەمانە دەڵێن لەسەر ئەساسی واقعێک بووە کە پێشتر ئێمە لەو کەیسەکاری زۆرمان کردووە ئێمە لە 22/2009 یەکەم تیم کە لە وڵاتی ئێرانەوە هاتە هەرێمی کوردستان کۆمەڵی قوربانیان هێنایی بۆ هەرێمی کوردستان بۆ ساختکردنەوەی بەرکەوتوانێکی نێوان لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ ئێمە لەم کەیسە کارەکەین دیارە دواتر ئەو کەیسە بەڕێوەبەراتی شەهیدان ئیدارەی داوە لەو کاتەی کە ئێمە ئیشمان لێکرد 254 بەرکەوتە پۆلێن کراوە بە کتابی دکتۆرە پسپۆڕەکانی ئێران واژۆ کراوە و هیچ لە ئەلفی تا ئاخیری ناتوانێت دەستکاری بکرێت بەڵام دواتر کاتێک بەڕێوەبەراتی شەهیدانی سلەیمانی ئەو مەلەفەی گرتە ئەستۆوە چەند جارێک ئەو تیمەی بانگێش کرد هەرێمی کوردستان لەو ئاڵۆزیە لە یا دروست بوو خەڵکێک داغڵی ئەو لیستە کراوە موالیدی 91 بووە خەڵکێکدا پێویست ئەکات داغڵی ئەو لیستە بکرێت داغڵ نەکراوە بۆیە ئەمانە کێیە ئەمەی کردووە کاگەری ڕاشکاو بین من نامەوێت ناوم پێ بڵێ بەڵام بۆچی ئەمە کراوە خۆی کێشەکە لێرە ئەوەیە کە ئەو بەرکەوتوانەی کە تۆمار ئەکرێن من حەیەکی مانگانیان پێ تەنها بۆ من حەیە بووە لە هەمان کاتە بەڕاشکاوی بڵێن ئەو کەسانە بەرپرسن لەو کەیسە کە ئیدارەی و کەیسەیان داوە بۆی ئێمە پێداگریمان کرد بۆ گواستنەوەی ئەو پرسە بۆ سەر وەزارەتی تەندروستی چونکە بەڕاستی ئەو پرسە پرسی وەزارەتی کاروباری شەهیدان نییە چارەسەری بەرکەوتوان ڕاستە دەکرێت هەماهەنگی هەبێ لە کاتی شەهیدی
ئەم قوربانیانە وەزارەتی شەهیدان تعامل لەگەڵ مەلەفەکانە بکە وەک شەهید تۆماریان کە بەڵام چارەسەرکردن و بەڕێکردن و پێدانی چارەسەر پرسی وەزارەتی تەندروستیە بۆیە ئێمە دوای ئەوەی کە چەند جارێک پێداگریمان کرد خۆشبەختانە دوجار ئەو فەرمانە دەرچووە بەڵام بەداخەوە تا ئەمڕۆ بەرکەوتەکانی ئێمە لە سوودیان لەو بڕیانە وەرنەگرتووە تەنها بە شێوەیەکی ڕەمزی و بە شێوەیەکی توان بڵێم لەسەر وەرەقەت تۆمار کراون بە شێوەی عملی پراکتیکی جێبەجێ نەکراوە. باشە چی بۆ ئەمە کراوە ینی چی بۆ چارەسەرکردنی ئەم پرسە کراوە هەر ئێوە هەر ئاوادا ئەنیشن بە دیارەوە و ئەبێت ساڵ بە ساڵ ئێمە ئەم گلەیە بکەین ساڵ بە ساڵ ئەم نیگەرانیە ئێوە دەری ببڕن ئێمە دەری ببڕن یان هەنگاونراوە بۆی پاک بکرێتەوە. بەتەوەقۆی ئێمە ئەگەر ڕازگویانە قسە بکەین ئومێد هەیە لەبەرەوەی جگە لە ئومێت هەتا ئەمڕۆ ئەوەی کە ئێمە پێشببینی ئەکەین یاوەی ئێمە بینی بێتمان لەبەرەوەی لە هەرێمی کوردستان پسپۆرمانە لە بوارێکی میاباران شارەزا بێت ئەو دکتۆرانێک کە اختصاسیان قوربانیانی کیمیابارانە لە ناو هەرێمی کوردستانیە دەبێت حکوومەت هەرێمی کوردستان یان ئەوەیە لەو دکتۆرانە چەند دکتۆرێک اختصاسی باش عقدیان لەگەڵا بکە لەو نەخۆشخانەی کیمیاباران ئیدارە ئەو کەیسە بکەن یان ئەوەیە چەند دکتۆرێکی خۆمان ڕەوانە بکە لەو شوێنانە ڕاهێنانیان پێ بکرێت و لە هەمان کاتیش دەکرێت ئەو مەلەفانە یا ئەو بەڵگانەی کە ئیسپاتی واقعی تاوانەکە کات چونکە ئەمێ بزانین ئەو گازانەی کە لە هەڵەبجە درراوە گازی نارنجی نییە کە بە وەچەکان تەسیرات بەجێ بێڵە ئەو گازانەی کە دراوە لە هەڵەبجە گازی خەردەل بوو ئەبێ ئەو کەسێک کە قوربانی کیمیاباران بێ و بێوێ بیسەلمێنێت دەبێت لەسەر جستەی تەسیراتێکی بەجێ هێشت بێ دەبێت پێشینەیەکی واقعی هەبێ بەڵام لێرە خەڵکێک داغڵ کراوە ئەتوانم بڵێم کاتێک تا سەدام ڕووخاوە لە دەرەوەی پارێزگای سلێمانیش بووە زۆر بە کورتی دەسەڵاتی ئەوەتان هەیە پاکی بکەنەوە ئەو لیستە ئێمە گەشتبینین بەوەی کە لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد بە هەماهەنگی و تیمەی کە دروست ئەکرێ هاوکار بین و سوود لە تەجروبەکانی یەکسپاسانەکەم سوپاسانەکەم بێگومان دێمە خزمەتی دکتۆر ئازادیش دوای کاکە خەلیل بۆەوەی لەو ڕۆوە هەندێک ڕوونکردنەوەی تر بدات چکە بابەتێکی گرنگە ینی ئەوانەی کە بە فعلی بەرکەوتوی چەکی کیمیاوین ینی هەست بە نیگەرانیەکەن و لەگەڵ ڕێزمە لە نێوان کەوانەیە کە ڕەنگە هەست بە سوکایەتیش بکەن کە کەسێک لە ناو لیستە بێ کە ئەو معاناتەی نەبینێ بەو ئازارەیە تێنەپەڕی بێ. خەلیل جان ڕاستێش نەمێدونام خەلیل گیان من نازانم لەکوێوە دەست پێ بکەم خەیلی مەمنون کە ئیمشاب زۆر سپاس کە ئەم شەو مەحزور دۆری لەگەڵ ئێمە بوویت خەیلی دڵم میخواد بێت بگەم زۆر حەز دەکەم کە پێت بڵێم لەلایەن هەموو کوردانی کوردستانەوە خەیلی خۆشەمەدی بێ زۆر بەخێر بێ بە هەڵەبجە و بۆ کوردستان زۆر بەخێر بێ قەدەم زەدەنت بخاکێ بۆ هەنگاوەکانت بۆ سەرخاکی پیرۆزی زێدی خۆت پرسیاری یەکەمم ئەگەر بکرێ باسی مناڵی خۆتمان بۆ بکەیت کە ژیانت لە ئێران چۆن بووە بە ناوی خۆی بەخشەندەی مێهرەبان سڵاو لە نیشتمان سڵاو لە خۆشەویستی سڵاو لە شەهیدانی ژێرخاک ئەمڕۆ لە پاش تێپەڕینی 31 ساڵ بە شانازێوە بە دڵێکی لێوڕێژ و سەرانسەر پڕ لە ئەوین گەڕامەوە بۆ نیشتمانی خۆم شانازی دەکەم بەو گەڕانەوەی خۆم و بەو ڕابردووەی خۆم زۆر سپاسی ڕاگەیاندەکان دەکەم کە لەو ئەرکە پیرۆزەدا یارمەتی دەرن و ڕاستی بابەتەکە و قوڵایی کارەساتەکە بۆ هەموو شوێنی وڵات و جیهان بەڕێ دەکەن. شاری من لە نێوان لاپەڕەکانی مێژوو ڕەنگە کاڵ بوو بێتەوە بەڵام زۆر سپاسی خوا دەکەم کە ئەمڕۆ ئەو بەندەی خۆی ئیزنی پێدا کە لە پەرەپێدانی هێندێک لە وشەکان و مەبەستە نوێیەکانی ئەم وشانە کە ڕەنگە لە توێی شەڕدا دروست بێت و پێک بێت و بە تێپەڕینی کات کاڵ بێتەوە و ڕەنگە لە بیریش بچێتەوە من ئەوانە ئەم شەو باسییان بکەم. با بگەڕێمەوە بۆ سەر پرسیارەکەت. ڕابردووی منیش هەروەک هەموو ئەو منداڵانەی کە گەورە دەبن و لە شیراز تێپەڕی لە شاری شیراز سەرەتا من لە شاری شیراز گەورە بووم تا تەمەنی 4 ساڵیم
دە نازانم چیرۆکەکە بڵێم کە چی بوو چوومە شیراز بە کورتی باسی بکە لە کاتێکدا کە لە کۆتایی ڕەشەمەی ساڵی 1366 حەڵەبجە کیمیاباران کرا من لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە بۆ پارێزگای کرماشان گوازرامەوە لە هەڵەبجەوە و لەوێوە بە فڕۆکەی ژمارە 548 کە یەکێک لە سێ فڕۆکە بوو کە ئەو کات هەبوو منیان گەیاندە شیراز لە نەخۆشخانەی دەستغەیبی شیراز بەشی مناڵان بە خۆشیەوە چارەسەری سەرەتاییم بۆ کراو و پاش ماوەیەک تەندروستی خۆم بەدەستێناوە بە سەرنجدان بەوەی کە باوکم خۆی جێگیری فریاکەوتنی پارێزگای فارس بوو هاوکارەکانی پێشنیارێن پێکرد کە بە سەرنجدان بە ئاشناییە کە لەگەڵم بابەتە هەیەی و کەسێکی شەریف و ئەمین و مەزن بوو سەرپەرشتیاری ئەو منداڵە قبول بکات ئەویش سەرەتا بە گوێرەی ئەرکێک کە هەی بوو و توێتی دەبێ ڕێکارە یاسایەکان بگرینە بەر و بۆی بزانین ئایا کەسانێک دێن بە دوای ئەو منداڵەدا و دەیناسنەوە ئایا بەڕاستی بێسەرپەرشتە یان نا نامی فەرمی دەنێردرێ و لە ڕێگای ناوەندی فریاکەوتنی شەڕ لە پارێزگای فارسەوە بۆ ئوردوگاکان کە بریندارەکانی لێبوو بەڵام هیچ وەڵامێک وەرناگرن بۆ یەکەم جار کە زانیت کوردی و مناڵی هەڵەبجەی ساڵێک بوو من لە تەمەنی 24 ساڵیمدا پاش ئەوەی کە زەماوەندم کرد باوکم هەموو ڕاستەکەی پێکوتم تۆ لە ئێران هاوسەرگیریت کردو بەڵێ من لە ئێران زەماوەندم کردو و کچێکیشم هەیە هەموو ڕاستیەکەی ئەو کات بە بەڵگەوە بە من گوت باوکم واتە بەرەبەری 2012 بەڵێ باشە من دەگەڕێمەوە بۆ لات خەلیل گیان زۆر سپاس ماندوو نەبیت تۆر ئازاد ئەمڕۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەکرێتەوە و قسە زۆر لەسەر ئەوە کرێت تا چەندە ئەم نەخۆشخانەیە وەکو نەخۆشخانەیەک بۆ هەڵەبجەیەکان گرنگە بەڵام ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئەم نەخۆشخانەیە تا چەندە تایبەتمەندی ئەوەی تایە کە خوشک و براکانمان ئەوانەی بەرکەوتوو چەکی کیمیاین ئەوانەی کە ئەناڵێنن ئەوانەی هاوشێوەی ئەو کەسانن کە ڕۆشونەتە دەرەوە لەوێ چارەسەر بکرێن بڵێ درود بۆ گیانی پاکی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە ڕێز و سڵاوم بۆ هەموو بەرکەوتوان ومێدەوارم کە تەندروستیەکی باشیان هەبێت و تەندروستیە کە شایانی خۆیان بێت و نمونەی بێ ئەوەی کە جەنابەت باس کرد نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی خۆشبەختانە لە حوتی سێ لە کۆمپانیای جێبەجێکاری نەخۆشخانەکە وەرگیرە ئێمە افتتاحمان کرد بەڵام ئیستیلام لەوەی کە ئەو نەخۆشخانەیە بە تەواوی وەربگرین چەند قۆناغێکی ماوە لەوانە ڕاهێنانی کادر و پزیشک و کارمەند لەسەر ئەو ئامێرانە هەروەها هەندێک تیمی هەندێک پزیشک کە چوونەتە دەرەوەی وڵات بە مەبەستی وەرگرتنی مەشق و ڕاهێنان گەڕانەوەی ئەوان بۆ ناو میلاکی نەخۆشخانەکە و خزمەتکردنی بەرکەوتوان ئێمە ئومێدمانە و پلانیشمانە لە زووترین کات ئەو نەخۆشخانەیە بەڕووی بەرکەوتوان بەڕووی خزمەت بە بەرکەوتوانە بکەینەوە و شوێنێک بێ نەخۆشخانەیەک بێ وەکو پرۆژەیەکی نیشتیمانی بۆ سەرانسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی من ئەتوانم ڕاستیشی بکەم بۆ جەنابەت کە تەنها بەرکەوتوان نەک لە هەڵەبجە خزمەتەکەین بەڵکو لە سەرانسەری کوردستان ینی ئەمە پرسیارێکی منیش بوو ئێستا ئێمە بۆ نمونە ئەگەر نمونونەکەت وەکو نمونەیەکەی هێنمەوە تەنها باسی لێکشوونی ئەم دوانە ناکەم بۆ نمونێ منە خۆشخانەی هیوامانێ نانەکەلیمانێ نەک لە تەواوی کوردستانەوە لە تەواوی عێراقەوە خەڵک سەردانیەکە ئایا ئەم نەخۆشخانەش تەنها تایبەت نییە بە هەڵەبجە بەڵکو تایبەتە بە خزمەتکردنی تەواوی ئەتوان بڵێم کوردستان و عێراقیش بێگومان پشتیوان بەخوا ئەم خەستەخانەیە نەخۆشخانەیە ئەەکەینا دەستە خوشکی
نەخۆشخانەی هیوا و نانەکەلی و ئەو نەخۆشخانانی کە باس کرد بەڵام لێرە ئەوەی کە گرنگە بیزانین بەرکەوتوانی چه کیمیایی بۆ تا ئێستا لەو معاناتانن بۆ تا ئێستا دوای 31 ساڵ دوای 31 ساڵ هێشتا مەسەرەن کەسێکی وەکو جەنابەت کە چاوپێکوتن لەگەڵ ئێماکەی ڕوبەڕی ئەو پرسەمانەکەیتەوە من بۆ خۆم ماوەی 8 مانگە لەم پۆستە دەست بەکار بووم تەواوی سنتەری ئیشکردنی خۆم فۆکەسم قسە سەر بەرکەوتوانی چه کیمیایی و ئێستا خۆشبەختانە کەسیان نەماوەن بناڵێنن بەدەست نەبوونی دەرمانەوە هەم بە ڕێکخراوی ناحکومی هەم بە لایەنی خێرخوازی و هەم سەرمایهداران توانیمانە کەفەری تەواوی دەرمانەکانیان بکەین و کەو نەخۆشخانەیەشمان کردووەتەوە ئومێدمان هەم من ئومێدم لەسەر هەڵچنی و هەمیش بەرکەوتوان کە ببێتە پرۆژەیەکی نیشتیمانی ببێتە سنتەرێکی توێژینەوە بۆ ماکەکان لەسەر بەرکەوتوانی چه کیمیایی کە بەو نەخۆشیانی کە هیانە تووشی بوون ینی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە زۆر جار ئێمە گوێمان لێ بێ بەدەست بێ ینی ئەوەی پێوترێ پزیشکی پسپۆر بەدەست ئەمەوە ئەناڵێنێت ئێوە ئەو نەخۆشخانەیە ینی پزیشکی پسپۆری ڕاهێنراوی وای تایە کە ینی بێخەم بن و نەخۆشخانەکەی ڕادەست بکرێت بەشی ئەوە خول و ڕاهێنان و مەشقیان بینی وە چ لە دەرەوە چ لە سەراستی ناوخۆ بێگومان ئێمە وەکو میلاک وەکو پزیشک میلاکی پێویست و تاوامان لەبەردەستە کە وەزارەتی تەندروستی بۆی دامەزراندوین باش پاشان دەیتە سەر ئەو قسەی کە ئەڵی پزیشکی تایبەتمەند بۆ ئەو مەسەلانە بەڵە چکە خۆ دەزانی پرسێکی تەواو پسپۆریەکی تەواو جیاوازە ئەتوانم پێت بڵێم نەوانە بەو شێوەیە نەخێوانە لەبەرەوەی کە پسپۆری تەواو ینی بەو شێوەیە نییە کە خەڵک وا تێگەێنراوە ئەبێ پزیشکێک بێت بەقیناعەوە بچێتە سەر نەخۆشەکە مەبەستمەوە نەبوو کە بە ماسکێکەوە یا بە دەمامکێک ئەوەی پێوترێ بێتە مەبەستم ئەوە بوو لە چارەسەرکردنی دۆخەکە لە ڕووی دەرونیەوە نەخۆشێکی جیاوازە لە ڕووی جەستەییەوە ئەوەی بەرپێستی کەوتووە ئەوەی لە ناوە بەدەستێەوە ئەناڵێنێت حتمما ڕەنگە بە پزیشکێکی ئاسایی کە بۆ نۆرینگەیەکی لە چارەسەر نەکەین ئێمە مەبەستی من ئەوە بوو پۆلێن بەندی یاخود دەستنیشانکردنی نەخۆشیەکانمان هەم بە ناوی نەخۆشیەکان هەم لە زۆر قورسەوە هەتا مامناوەند و هەتا سوکیش دەستنیشان کردووە ئێمە ئەزانین کە کێشەکانیان کێشەی ئەندامی هەناسەیە لەگەڵیشا بە شێوەیەکی زۆر سەخت کێشەی چاویان هەیە نەخۆشی چاویان هەیە کە ئێستا 24 کەسمان پێویستیان بۆی کە بچنە دەرەوەی وڵات و ئێمە لە ڕێکارەکانی ناردنە دەرەوەیانی ئەو زۆر زۆری پێچێ دکتۆر چەند ڕێگریەک هەیە لەو هینەیە لەو مەسەلەیە یعنی من وەکو سەرۆکی لیژنەی ناردنەوەی بەرکەوتوانی چه کیمیایی کارەکانی خۆم زۆر بەتاوی جێبەجێ کردووە لیژنەی پزیشکی پسپۆر با بگەڕێمەوە سەر قسەی خۆم باش پزیشکی چاو ئەوەی کە لێرە لە نەخۆشخانەی هەڵەبجە ئیشەکات ئەو پزیشکانەیە کە هەم بە ئاعترافی ئەو پزیشکی ئێرانیانەی کە برادران چوونەتە لایەن کە ئەو بەڕێزە لەگەڵ دوو پزیشکی تر کە هەڵگری بڕوانامەی دکتۆران یعنی لە دکتۆرا زیاتر تۆ چیت بێ بۆ تایبەتمەندی هاتوون تەشخیصیان کردووە وتیانە ئەم کەسە پێویستی بۆ ئێکە گلێنەی چاوی بۆ بچێنەوە زەرعیکەنەوە باشە ڕێکارەکان لای ئێوە خێرایە بەڵام ئەوە یەگاتە لایەنی پەیوەنددار ئایا لای ئەوانیش بە خێرایی ئەڕوا لایەنی پەیوەندیدار زۆر بە کورتی سوپاس دەکەم لایەنی پەیوەندیدار چاوەڕێی دەستی ئێمە ومانایە وەکو لیژنە من وەکو سەرۆکی لیژنە کاک لوقمان وەکو ئەندامی لیژنەوە هەروە ئەسۆخانیش وەکو یاریدەدەری بەڕێوەبەری گەنجینەی دوو چاوەڕێی دەستی ئێمە یەکرد کە ئەو کۆنووسە ئیمزا بکەین و بەرکەوتوانە بنێرین بەڵام کەی ئەنێرێن یعنی ڕەنگە ئێستا کە سوکاریان خۆیان بەدیار بەرنامەکەەوە بن ڕەنگە لە کەیا بنێرێن سەقفێکی زەمەنی هەیە جواب بەمەوە کە بەڵام نەنێران یاخود ڕێگریک لە ناردنەدەرەوەیان کە سەرنج هەبوو لەوەی کە ئەندامێکی لیژنەکەمان ئیدعایەوەیە کرد کە ئەو نەخۆشانە پێشتر چوونەتە دەرەوە من لێرە حەزەکەم دووپاتی بکەمەوە وەزارەتێک بە تەریبی یاخود هاوتەریب ناتوانێت لە ناو وەزارەتێکی تەندروستی هەبێت ینی وەزارەتێکی تەندروستی ناتوانین لە ناو وەزارەتی تەندروستی تر هەبێت بەڕێوەبەرایەتێکی گشتی ناتوانین دانێکی تریشی بۆ بکەین لەبەرەوە نووسینگەی تەندروستی جەنابی سەرۆکی حکوومەت هەندێک کەسی ناردۆتە دەرەوە لە ڕێگەی کۆمەڵی قوربانیانی من حەزەکەم بەو میکانیزمەش ئەمانەش بنێنێتە دەرەوە داواتان کردووە نازانم لەسەر چ میکانیزمێک خەڵک نردونی چ پزیشکێکی تایبەتمەندی کیمیاوی هاتوو ئەمانەی هەڵسەنگاندووە
با هەمان ئەمانەش بنێرنە دەرەوە چونکە ئێستا 35 کەسن جاری پێشوش 32 کەس نێراوە بۆی ئەم مامایش ئەم کێشێش لە کۆڵ من بێتەوە چونکە من 5 سعات لە ڕۆژانەکە ئیشەکەم من 2 ساعتی بۆ ئەم قسانە تەرخانەکە. سپاس دکتۆرمان دوو نەبن. نوخشەخان پرسێکی گرنگ هەیە، پرسی خزمەت گوزاریە لە ناو هەڵەبجە. یەکێک لەو شتانەی کە من ماوەی پێشوو کە ڕیکلامم بۆ کرد کە پاسی یادگار بهێنین بۆ هەڵەبجە نەمان هێنا، ئینشاڵڵا بەم زوانەی هێنین بۆ هەڵەبجە، ینی سەر و 150 کۆمنتات بڕواتە بێت ئەتوانم بڵێم زیاتر لە 70% باسی ڕێگاوبان و شەقامی ناوشاری هەڵەبجەی ئەکرد. خەڵک ناڕازیە، تەنانەت ئەیانوت پاس بۆ کوێ ئەهێنیت هەر ناتوانێت یوتێرن بکات، ناتوانێت پێش بکاتەوە لە ناو هەڵەبجە بچێتە ناو بازار دەرناچێت. ئێوە یعنی لە ڕووی ماستەر پلانەوە و لە ڕووی ئەوەی کە هەڵەبجە چیتر ئەو شارۆچکەیە نییە کە لە هۆنراوەکانی دوای هەشتاوە ناوی ئەبراوەکو شارۆچکەیەکی بێناست. هەڵەبجە پارێزگایە ئێستا ئەتوانن چی بکەن و چی کراوە. ڕاستەکەی بێگومان حکوومەت هەرێمی کوردستان کاری کردووە، بەڵام کاری کردووە لەسەر چی؟ لەسەر هەڵەبجە کۆنەکە. ئەو شەقامانەیە و جەنابە باسێ کرد ئێستا گە پاسەکەی تۆ بێ لەوانەیە لە هەنێک کۆڵان هەر دەریژ نەژە نەیەکێرن نەکە. ئەمە باسی ئێمە هەڵەبجەی کۆنەکەین. هەڵەبجەی تازە ئەوەی کە دروست بووە پێویست خزمەت گوزاریەکانی بۆ نەچووە، بنیەی تەحتیشی تەواو نەبووە. هۆکارەکەی چییە کە باسی کرد؟ نەبوونی ماستەر پلانە. ئێمە بەرنامەیەکی کەشمان هەبوو چی بکەین بۆی ئەم شارە ئاوادان بێتەوە، بۆ ئەوەوە بەرهێنەرەکان ڕوو بکەنە ئەم شارە، پرۆژەی گەورە بکەن هاوشێوەی پرۆژەکانی شاری سلێمانی و شاری هەولێر و دهۆک. پێویستمان پارساڵ هەر لە بەرنمەیەکی من جەنابتان ئاماژەتان بەوەداوە داواتان لەوە بەرهێنەرەکان کرد کە ڕوو بکەنە هەڵەبجە، نازانم چەند بەدەم داواکەوات. جا ئێستەی نەسەر مۆزوعیوە بەرهێنەرەکان، بەڵام ئێمە گرفتی ئەم شارە نەبوونی ماستەر پلانە. هەتاوەکو ماستەر پلانمان نەبێت ئێمە ناتوانین نە پرۆژەی خزمەت گوزاریە پێی پێویست و نە ئەو زەویانەی کە هاوڵاتیان ڕۆژانە ڕوو لە ئێمە و شارەوانی ئەکا کێشەی مڵکداریان هەیە، کێشەی زەوی نیشتە جێبوونیان هەیە، ناتوانین بۆیان چارەسەر بکەین. لە هەمان کاتە ناتوانین پرۆژەی گەشتیاری، پرۆژەی خزمەت گوزاری لە دروستکردنی مۆڵ و شوێنی گەشتیاری و کافتریا ئەمانە بەڕاستی وە بەرهێنەرێک نایەت کارێک بکات لەسەر زەویە کە هیچ ئەوەلیاتێکی نەبێت. ئێمە لێرە ڕووی دەمانەکەینە وەزارەتی شارەوانی. ئێمە بەڕێز نەورۆسخانێک کە لەو وەزیرانەی کە ئەتوانم بڵێم زیاد لە زۆر لە وەزیرەکانی کە سەردانی پارێزگای هەڵەبجەی کردووە لە 2007 لە 2016 بە حزوری خۆشم وعدیاوە وتیتی کاریش بکەن بۆ ئەوەی کە ماستەر پلانی ئەم شارە بکەوێتە سەر پێی خۆی. ئەوەی کە منیش ئاگام لێ بێ پێویستیان بە هەنێ ئەجهیزە و بودجەیەکی زۆر کەمیش بوو، بەڵام ئەوە ئێستا ئێمە لە 2019 شاین لەگەڵ شارەوانی قساکین لە تاسێمەوە جیزانەمان بۆ نەکراوە، ئەم ئیشە نەکەوتوتە سەر پێ. ئەمە گلەیەکی ئێمەیە وەکو ئیدارەی خۆجێیی پارێزگای هەڵەبجە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بۆ وەزارەتی شارەوانی لەبەروی وەزە لە هەموو شوێنەکە شارەوانی دڵی ئەو شارە ئەو پارێزگایە. ئەمە گرفتێکی ئێمەیە کە خزمەت گوزاریەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە نەچوتە پێشەوە. خاڵێکی کەش پێشتریش باسم کرد، ئێمە هیچ بودجەیەک لە دوای لە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردووە نەهاتووە، نەک بۆ ئێمە هیچ پارێزگاکانی هەرێمی کوردستانیش. ئەو پرۆژانەشی کە هەمانە زیاد لە 250 پرۆژەمان هەیە وەستاوە. ئەمە ماوەی ساڵێکە کە حکوومەت هەرێمی کوردستان سولفە ئەیا و پارە پێشینە تەرخانەکە بۆ وەبەرهێنەرەکان بۆ ئەوەی کارەکانیان جێبەجێ بکەن. هەنێ لە پرۆژەکان کەوتوتە گەڕ، بەڵام هیچ تا بەپێی پێویست نییە و پێویستمان بەوە هەیە کە زیاتر بێت. هەڵەبجە پارێزگای هەڵەبجە ئەگەر بیانە حکوومەت هەرێمی کوردستان بێ پارێزگایەک، ئێمە بەس مرکزی قەزاکەین و لەگەڵ 4 ناحیە، ینی سنوورەکەشمان بشێوێت ڕاستە سنووری جغرافیمان فراوانە، بەڵام سنووری پێشکردنی خزمەت گوزارەکانمان لە چاو پارێزەکانی کەمە سنووری ئاوادانی وەوەی خەڵکی پێویست بەوە ئەکا کە ئەستیسنایەکمان بۆ بکەن، هەم لە ڕووی بودجەوە وەکو ساڵانی پێشوو حسابمان بۆ نەکەن بڵێن بە پێشمارەی دانیشتوان بێ من هەرکو قەزاکە حسابم بۆ کرێ. پێویستە ئێمە وەکو پارێزگای چی بەنسبەت بودجەی 2019 عێراقەوە کە لەوێ ینی جگە لە ئەو بودجەی کە پێوترێت بودجەی تەنمەیە قالیم یا پەرەپێدانی پارێزگاکان، ینی هەڵەبجەش وەکو پارێزگایەک پێم وابێت ینی تەواو دان پێدانراوە، مامەڵەی لەگەڵ کراوە. و من ینی چاوپێکەوتنم لەگەڵ چەندین بەرپرسی بڵین نوێنەرانی کورد لە حکوومەتی عێراقی لە پەرلەمان کردووە، ئاماژەیان بەوە داوە کە ئەم مانگە بە کاملی بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەگات ئەوە ئێوە ئەبوژێنێتەوە. ئەوەی کە بۆ ئێمە دیاری کراوە 2 ملیار دینارە، بەڵام ئێمە لە موازنەی 2015 و 16 و حەڤەشە و هەژدەشە ئێمە ناومان هاتووە وەکو پارێزگا ناومان هاتووە بودجەمان، بەڵام 1 دینارمان نەبینیوە، هیچمان ینی بۆ سەرف نەکراوە. بەس حقانی پێشوشتان لای حکوومەتی عێراقی لای حکوومەتی عێراقیە
ئومێدمان وایە ئەمەی 2019 وعدیان ناوە و سوپاسیاندان پەرلەمانەکانی حکوومەتی عێراقیەکەین بە بێ جیاوازی بە هەموو ڕەنگەکانەوە کە بۆردێکیان دروست کردووە بۆ هەڵەبجە بۆ داکەوتیکردن لە مافەکانی هەڵەبجە و لە بووجەوە لە بەدواداچوون بۆ مناڵەوەنبووەکانی هەڵەبجە کە بە جدی زۆر هاتوونەتە سەرخەت لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆک کۆمارە کاریان کردووە بۆ ئەوەی هەم بووجەکەمان هەم کارکردن بۆ بەرکەوتوان و بۆ مناڵەوەنبووەکانیش کە ئەمە جێی دڵخۆشیە بۆ خەڵکی هەڵەبجە بەڕاستی. سپاسانەکەم بێگومان دێمە وڵاتان کاک لوقمان یەکێک لەو پرسانەی کە من ینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش جارجارەی بینم ئەوەیە کەسە ئەکادیمیەکانن ئەو کەسانن کە لەسەر هەڵەبجە توێژینەوە ئەکەن ژیان و کات و چەندین ساڵی تەمەنی خۆیانیان ینی لەم بوارەیە خەرج کردووە بۆ ئەوەی بەردێک بخەنە سەر بەردێک بۆ خزمەتی هەڵەبجە بۆ مێژووی هەڵەبجە بۆ مێژووی یعنی ئەوەی بەرامبەر هەڵەبجە کراوە ئەو کۆمەڵکوژی ئەو تاوانە ئەو جینۆسایدە ئێوە خۆتان ینی وێبسایتێکتان هەیە ئەو کارانەی تیاکۆ بکرێتەوە یان ئیلا ئەبێت کەسێک کە پێویستی بەوە بێزانیاریەک لەسەر هەڵەبجە وەربگرێت ئیلا بێت لەگەڵ لە ڕێگەی کەسێکی ئەوروپیەوە لە ڕێگەی کەسێکی ئەمریکیەوە لە ڕێگەی زمانێکی غەیری ینی ئەوەی ئێوە دایەڕێژنەوە بە کوردی بێ بە عەرەبی بێ بە ئینگلیزی شتی دەست بکەوێت لەم بوارەوە چەند پێشکەوتون چکەمەش ئێستا گرنگە. بەڵێ من سەرنجەکەم لەسەر قسەکانی کاک دکتۆر ئازاد هەیە پێم باش بوو تێ نەپەڕێبەوەی وەڵامەکان وەک خۆی بگات دیارە کاتێک ئێمە سەردانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان کرد بۆ ئەو گرفتەی کە باسمان کرد و دوای ئەوەی کە بڕیاراندا ئەو لیژنە پێک بهێنرێ بۆ گواستنەوەی ئەو پرسە و پیاچونەوە بە هەموو لیستەکەی کە ئێمە گومانمان لەسەری هەبوو ئاماژەمان کرد بەوەی هەتا ئەو لیژنە دروست دەبێت ئەو پرسە مەجموعەیەک بەرکەوتەمان هەیە حاڵەتیان حاڵەتی تەواریە و ئەوانە لەوانەیە نابینا بن دیارە خۆشبەختانە ڕەزامەندیاندا لەسەر ئەو وەجبەیە کە بەڕێ بکرێن هەڵبژاردننی ئەوە ئێمە وەک کۆمەڵە بەرپرسیم دەی هەر کەسێک لەو 34 کەسەی بەڕێ کراوە هەر کەسێک ئاماژەی پێ بکا بڵێەوە بەرکەوتەی کیمیاباران نیە ئێمە وەک کۆمەڵی قوربانیان مەسئولیاتی وەرەگرین ئەوانش کە ڕۆشتون پێرە ڕۆژی 15 مانگ وەجبەیەکان گەڕاونەتەوە کە لەو 34 کەسە 9 کەسیان چاندیک لێنەی چای بۆ کراوە سەبارەت بەوەی کە بۆ ئیمزا ناکرێت یا ئەو کۆنووسە بۆ بەڕێ ناکرێت ئێمە ئەندامی ئەو لیژنەیە بووین بە فەرمی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی تەندروستی بەڵام لە کاتی پۆلێنکردنی نەخۆشەکان بەبێ گەڕانەوە بۆ کۆمەڵە دیاری کرابوون بەڕێباتی گشتی تەندروستی هەڵەبجە ئەنجامی داوە لەو لیژنەیە خەڵکانێک هەبووە لە دەرەوەی هەڵەبجە بووە تۆمار کراوە خەڵکانێک هەبووە بە پێشنیارەکانی جەنابی وەزیری تەندروستی کە ئاماژەی کرد ئەوانە ببینن کە هەویەی بەرکەوتیان هەبێت هەشت کەسیان لەوانە پێناسی بەرکەوتیان نەبوو من نازانم ئەو بەرکەوتیانە بەڵام وەزارەتی دارایی تعامل لەگەڵ واقعەیە کاکەوە فەرمانێکی بێتەوە بەیانی هەر کەسێک دەرگا بکێتەوە بێتە ناو ئەو لیستەوە بەیانی وەزارەتی دارایی بودجەی بۆ سەرف ناکات دەبێ فەرمانێکی ئەنجومەنی وەزیرانی هەبێت کە ئەمە ئەژمار کرایە بە بریندار لەسەر ئەو فەرمانە بۆیە واژۆنەکردنی ئەو کۆنووسە بۆ بێ ئاگایی ئێمە ئەگەڕێتەوە لە هەمان کات مادام پرسەوە لە شارێکن هەماهنگیمان نەبوو بەڕاشکاوی قسە بکەین و لە هەمان کاتیش ئێمە مادام بەرکەوتوەکان دەرەوەی هەرێمی کوردستانیش دەرەوەی هەڵەبجەش دێنە ئێرە من ئەتوانم ئەوانەی هەڵەبجە بناسم یا بزانم ئەمە پێناسی بەرکەوتینێ بەڵام کاتێک کەسێک لە بالیسان و لە گۆپتەپە و لە سنوورەوە دێتە ناو مەلەفەکە من هەر نایناسم کێڵێ ئەوە دووبارە واژۆکردنی ئەو مەحزەرە مەسئولیاتە من بۆ پێشوەختە بیرتان لە میکانیزمێک نەکردوێتەوە بۆ نمونە لەو شاری خۆی لەو شارۆچکەی خۆی لەو ناوچەی خۆی لیژنەیەک هەبێ بیبینێت بەڕاشکاوی من ئەوە بەجێڵم بۆیە ئێمە لیژنەیەک بووین دەبواە قۆناغ بە قۆناغ بە ئیشەکانمان پێکەوە بووی بۆ ینی بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ خزمەت بکەین کەواتە ئەوانەی بەرکەوتوی چەکی کیمیاوین ئەوانەی پێویستیان بەوەیە بنێڕێنە دەرەوە ئێستا باجیەوە دەن کە ئێوە هەماهەنگیتان لەگەڵیەکانی بەتەوەقۆی ئێمە یەکێک لەوانە خاڵەکانی ئەوەیە وەزایدەن تێکەڵکردنی خەڵکێک کە بەرکەوتەی کیمیاباران نییە بە پێناس و بە فعلی ینی من ئەزانم و کاک دکتۆریش باش لە من چاکتر ئەزانێ باشە من پرسیارەکەی خۆ من بیر نەچۆتەوە بەس خوا ڕای دکتۆر بۆ ئەمە ئەگوزەری ینی ئەوان گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە نازان لە ناو شارەکەی خۆیان دەردەکەیان بێ دەرمانە ئەزانی چێکا یادگار ینی خەڵک خەڵەبجەیی و بەرکەوتە گوێی پڕ بۆ لەم قسانە بەڕاستی ینی تر 1 ساڵ بەڕێکرا بەسە ینی بم لیستی بەرکەوتوان موالیدنەوە یەکی تایە من ئەگەر خۆم بە داگۆچیکەری حەقی ئەو بەرکەوتوانە بزانم دەستەکەم بە چاوی ئەوەیە کە نەوەیەکی داناویم ناوەکەی ئەخەمە سەر سۆشیال میدیا بە ئەگەر تەلەڤیزیۆنەکانیش کەسیان ئامادە نەبن مقابلە بکەن ئەمە یەک دووەم لەو ڕۆوەمان ینی تەقسیریان هەبووە بەڵێ ئەگەر داکۆچیکاری لە مافی بەرکەوتن فەرموناوەکان دەرکە ئەمە یەک دوو
لەوەی کە حاڵەتی تەواوی کێ هەڵیە سنجێنە حاڵەتی تەواوی چ پزیشکێکتان لەگەڵا بووە کە 32 کەستان ناردۆتە دەرەوەی وڵات ئێستا خەڵک دێتە لای ئێمە ئەڵێ بۆچی کۆمەڵە خەڵکی ناردۆ بۆ تۆ ناتوانانی یعنی منیش کەوتومەتە ناو گێژایەکە نازانم چۆن جوابی ئەو کەسە بمەوە ینی کە ئەڕۆمەوە بۆ ماڵەوە هەز بە ماندووبوونی جەسەدی ناکەم هەوس ئەوەندەی کە ناتوانم ئەو پرسیارە بێ وەڵامانە ببەمەوە ماڵە لای تۆ بێ وەڵام من اینجا لای خەڵکێکی ئاساییە بێت ینی هەست دەکەم ئەمە خەتای خۆمانی تایە وەکو هەڵەبجەیی کە لە ناویەکە ئاوا بەو شێوەیە ئیشەکەین ینی من پێم خۆشە ینی ئەگەر یەکێک سپۆری هەبێت ینی ئەمە کەی چارەسەر یەکەن دکتۆر ینی ئەلێرەوە بەڵێنێک بدەن بەو خەڵکە کاکەبا لەم ینی ئەمە ناڵێنن و ئەمە بەشکردنی میراتی و سەرۆت سامان نییە بەڵانجی لەسەر چی بکرێت تۆ کاتێک کە پسپۆریەکی خۆت نییە بۆ نییە تەداخلی بکەیت من لە ئیشی لۆجستی و ئیشی تەکنیکی و ئیشی هەر ئەو لیژنێ لە هەڵەبجە کە ئایا بە تیارە ئەڕۆن لە سلێمانیەوە یان لە هەڵەبجە بە پاس ئەڕۆن من وەکو سەرۆکی لیژنە ئەو ئەرکە ئەسپێرمە بەڕێز ئەندامی لیژنەکە کە کاگلوقمانە لە هەموو ئیشەکان سەرپەرشتی بکات بەس وەک ئەوەی لە تەنیش پزیشکێکی پسپۆر کە هەڵگری بڕوانامی دکتۆرا بێت دانیشێت ئەمە بیانو نییە ئەمە شەڕشەڕی دەسەڵاتە شەڕشەڕی ئەوەیە کێ هەیمەنەی خۆی بەسەر ئەمانەیە زیاتر تارمایی خۆی بەسەریانە بسەپێنێ من باوەڕم وایە ئەم کێشەیە لای وەزارەتی شەیدان بووە هەمان کێشە هەبووە ئێستا لای تەندروستی هەمان کێشە هەیە تاکیدم بشێتە لای شارەوانیش و ئاوادانکردنەوەش و کارەباش هەروە بێت سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی بەڕاستی ئێمە ئەم فەرمانانە بەڕاشکایی بڵێن فەرمانی ئەنجومەنی وەزیران لە مانگی حەوت دەرچووە فەرمانی وەزارەتی تەندروستی لە مانگی هەشت دەرچووە جێبەجێنەکردنی ئەم دوو فەرمانە بۆ مانگی 12 بۆ کی ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ مقەسەری ناگەڕێتەوە و لە هەمان کاتیش لژنەیە کە تۆ ئاماژە بگەی پسپۆڕە خەڵکێک لە پاوە بۆ بە بریندار ئەژماری کردووە من ئەو لژنەی بە پسپۆڕ نازانم بەڵێ سوپاس دەکەم کاگڵوخوانی وادارم وەکو نوخشەخان وتی نەبێ بە وەڵام و وەڵامکاری بەڵام لە دەرەوە ئەم بەرنامەیە چارەسەریکەمان ئەو خەڵکە گونا پێشتر هاتوون ئەو دکتۆرە بەڕێزانە من نامێ لێرە ناویان برم هەمان ئەو لیژنەیە هاتوون کە پێشتر بەهێنی ئەمان هاتوون هەمان لیژنەشەکە دواتریش هاتوونەتەوە یعنی هەمان لیژنە چۆن ئەتوانێت دوو پزیشک سوێندی پیشەیی ئەخوات نابێ ئەوە بکات لە ئیشەکەی من تەکیدم ئەو پزیشکانەکەیان هەڵبژاردووە سپاس دەکەم دکتۆر خەلیل جۆن میدونستین کە تۆ ازدواج کردی در ایران ولی تو تحصیل کرده هستی زمانت کردو و سرجیریت کردو لیران چت خوێندووە کارشناسی و من بەکالیریۆسم هەیە لە یاسا بله تو حالا تعیین هستی در ایران تۆ دامەزراوی لە ئێران در ایران کار میکنی حالا تۆ ئێستا لە ئێران کار دەکەی من در دو قسمت مشغول هستم من لە دوو بەشدا خەریکم یکی پزشکی قانونی یەکێکیان لە بەشی پزیشکی دادوەری کار دەکەم بەسەرنجدان بە پسپۆرەکەی خۆم یکی هم با توجه به یەکی دیکەش بە سەرنجدان بەو دەورە تایبەتانەی کە تایبەت بە فریاکەوتن و دەرمانن لە مانگی سوور کە پێم وایە لە لای ئێوە خاجی سوورە لەوێ هێندێک چالاکیم هەیە بە گوێرەی حەزی خۆم و کە من خۆم حەز دەکەم و لەبەر دڵی خۆم کرد تۆ دەتەوێت لە کوردستان بمێنیتەوە لە کوردستان خزمەت بکەی لە هەموو کوردستان من بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارەی ئێوە بدەمەوە پێشتر دەبێ پێشەکیەک باس بکەم کەڵکەڵەی هەر کەس یا مرۆڤێک بە گوێرەی کات ڕەنگە پەرەبەستێنێ من ئێستا شێوازی نیگەرانیەکانی خۆم زیاتر بووە من لە دەرونی خۆمدا لە ناخی خۆمدا هەز دەکەم کە
تایبەت بە یەک بنەماڵە و یەک وڵات نیم، تەنیا هی یەک کەلتور نیم. من نوێنەری بنەماڵەکان و کەلتورەکان و وڵاتەکانم. ئەمە بەرپرسیارەتی من قورستر دەکات. بنەماڵەیەکم هەیە کە 31 ساڵ خزمەتی منیان کردووە و هەموو هەوڵێکیان بۆ داو. بنەماڵەیەکیشم هەیە کە لەبەر ئەو ڕووداوە کارەساتبارەی شەڕ لێیان دوور کەوتومەتەوە. هەموو کات بەرابەری بە مانای دادپەروەری نییە. من پێم وایە لێرەدا دۆخی ئەو دۆخی کە من تێیدام پێویستە کە بە جۆرەی ئەو بارودۆخەی کە حکوومەتی عێراق هەیەتی و هەرێمی کوردستان هەیەتی و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران هەیەتی دۆخێک بۆ من بخڵقێنن، بارودۆخێک بۆ من ساز بکەن کە 31 ساڵ خزمەتی ئەو دایک و بابەی کە گەورەیان کردوم و ئەو بابەی کە ئەمڕۆ لە ژێر خاکدا خەوتووە و من هیچ کات ناتوانم بیبینم. تۆ دەتەوێت پەیوەندیت لەگەڵ بنەماڵی کوردستانیشت و ئێرانیشت بمێنێت. بەڵێ بەدڵنیایەوە ئێوە خۆتان لە جێی مندا بنێن. 31 ساڵ کاتێکی کەم نییە کە من هەر کامێکیان بم هەوێ کۆتایی پێبێنم، نە بە شێوەی ئەخلاقی و نە یاسا و ڕێسا هیچیان ئەم ئیزنە بە من نادەن کە بم هەوێ ئەم کارە بکەم. باشترین شت ئەوەیە کە دۆخێک بڕەخسێت کە ئێستا کە بوومەتە نوێنەری ئاشتی، ئێستا کە خەریکم کەلتوری دووسێ ناوچە پەرە پێ دەدەم، ئێستا کە تۆ ئێستا کوردی نازانی و فارسی دەزانی، بنەماڵەکەی کوردستانت کوردی دەزان و فارسی نازانن، چۆن پەیوەندی دەگرن؟ دایەک کە گەورەترین موعجزەی خۆشەویستی خوایە لەسەر ئەم کۆرەی خاکیە و هەمیشە نزا و دوعای بۆ من کردووە و هەر نزای ئەو بووەتە هۆی ئەوەی کە خوای تەعالا ڕۆحمی بۆ من هەبێ و من بتوانم بگەڕێمەوە بۆ وڵاتی خۆم. ئەو قسەکانی من نەشێڵێم لە چاوەکان مەدەیخوێنێتەوە و پێویست بە قسە دەربڕین نییە، ئەو لە چاوی منەوە قسەی من دەبیستێ. بەڵام براکان و خوشکەکان ئەوە هێندێک فارسی دەزانن، کەم تا کورتێک بەیەکەوە دەتوانین پەیوەندی بگرین. ئەمە کێشەی زمان ناتوانێت ببێتە کێشە. زمانی هەر ناوچەیەک بەشێکە لە کەلتوری ئەو ناوچەیە و من پێویستە کە بارکی خۆمی دەزانم کە دەست پێ بکەم و هیوادارم حکوومەتی ژێرمەتیم بدات. نوخشەخانیانی هەر پرسیارێک سەبارەت بەون بووەکان دیارە تۆ ئەمڕۆ داواکاریشت ئاراستەی عێراق لایەنی عێراقی لایەنی کوردی هەموو ئەوانەیە یاگەیان لەم پرسانە هەیە. منەمەوێ باسێکی ئەوم بۆ بکەی لەوێشەوە باسێکی ئەو پرسەم بۆ بکەی. ینی ئێمە خاتونێکمان هەیە ینی ئێجگار معاناتی هەبوو، ینی ناوی لە مەریەمەوە بۆ هاوناز و لە هاونازەوە بۆ ژیان و ئەو هەموو بەدبەختێ پێم وابێ ماوەیەکی باش ینی کاک لوقمان لای خۆی هێشتوویەتیەوە ئاگای لێبووە نازی هەڵگرتووە. ناکرێت جێگەیەک تایبەت بکرێ بۆ ئەو کەسانە بە کەرامەتی خۆیانەوە بژین لەوێ سەربەرزانە بژین تا ئەو کاتی کە چارە نووسیان نێکلاکرێتەوە. پرسیارەکەی من دوو بەش بوو، یەکەم سەبارەت بە کەسەون بۆکان، دووەم بەو کە جێگەیەکیان هەبێت. سەبارەت بە دۆسی مناڵەون بووەکان ئەوەی من لە چەند ساڵی ڕابردووە بینیمان و مناڵەکان کە سوکارەکانیان بە دوایانە ئەگەڕێن و یەنەوە و وەکو وتی دۆسی مەریەم کە ئەمە ینی زۆر زۆر خەمباری کردین. سیرەکەین ئەم دۆسیە زۆر زۆر گەورەیە، خەریکە حەجمی کارەساتەکە هەمووی وەرەگرێت. لەبەرەوەی ئەوە تا ئێمە ئێستا لەگەڵ کاکە خەلیلە خەلیکە محەممەدە پێ خۆی ئەسڵەکەی خەلیلە دانیشتین متەرجمێک لەوێن، ئەمە خۆی لە خۆیان تراژیدیایە بەڕاستی. ئەنی ئێمە خەم ناکەبین لە ماڵی باوکیا دانیشتووە باوکی خۆیان متەرجم لە نێوانیانایە. ئەمە اینجا ئەزانی حەجمی ئەم کارەساتە حەجمی ئەم کارەساتە ئێستا ئێمە ئەزانین چەند گەورەیە بەڕاستی. بۆیە
ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە پێشتریش و ئێستاش بە هەموو شێوەیەک کارمان لەسەر کردووە بەڵام ئەتوانم بڵم کارەکە بە شێوەیەکی ورد نەبووە بە شێوەیەکی زانستیانە نەبووە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر وەکو پێویست نهاتوتە سەرخەت بەڵام ئەوەی ئێستا ئەیبینین بە دوواداچوونێکی باشەیە ئەم کەیسە پێشتر لە ڕێگەی دادگاوە بەڵام فەحسی DNA لە سنووری هەرێمی کوردستان کرا بە شێوەیەکی پێویست تەواو دەرنەچوو ئێستا لە ڕێی دەرەوە بەڵێ ئێستا لە ڕێی دەرەوە ئەکرێت بەڵام وەکو جەنابووتە پێویستە ئەم مناڵانەیەنەوە ئێمە ڕۆژانە خەڵک پەیوەندی بە ئێمەوە بە کۆمەڵی قوربانیانەوە بە کەس خەڵکی هەڵەبجەوە ئەکەن خۆ ناکرێتەوە بڵێ جارێ بۆستە تاوەکو فەحسەکەت دەرەچێ ئەمە قسەیەکی زۆر بیری لێکراوەتەوە قسەش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ناکراوە و لەگەڵ ئەوەشە بۆ دۆسیە مناڵەون بووەکان لە بەرەی خۆتان نەزانن ئێمە زۆربەی مناڵەکانمان دەتوان بڵێن سەدیان لە کۆماری ئیسلامی ئێرانە کە بە سوپاسەوە زۆربەی لە مناڵەکانی ئێمە پێویستە سوپاسیان بکەین کە لە لای خۆیان داڵدەیان داون و بەخێویان کردوون و نمونەی کاکە خەلیل کە دوێنێ باوکیمان بینیوە کە هەر ینی مناڵی خۆی شی هەروە بە خێوەکرێ بەڕاستی زۆر بە ڕێکوپێکی خوێندنیش پێتاوا کردووە حکوومەتی عێراقیش ئێستا لە ڕێ ئەنجومەنی وەزیرانەوە لە بەڕێز جەنابی سەرۆک کۆمار کاک دکتۆر بەرهەم خۆی بە شخصی لەگەڵ وەزیری خارجی ئێرانی قسەی کردووە و لەگەڵ ڕئیس وزەرای ئێرانی قسە کراوە کە ئەم دۆسیەیە زیاتر بجوڵێنرێت و ببرێتە پێشەوە بۆ ئەوەی دیارژمارەیان چەندە ئەوانەی ماونەتەوە هیچ زانیاری دقیق زیاد لە 170 کاک لقمان باشترە زانێ 170 عیلە داوای مناڵەکانیانەکەنەوە بەڵام چەنە مناڵەکان لەو بارەیەوە زانیاری زیاتر بدەی ببینەران و بە ئێمەش یعنی ئەم مناڵانەی کە دیارە ئەبێ بهێنرێنەوە ئێوە تووشی دوو کێشە نابن لەگەڵیان یەکەم گەر بڕۆن چیرۆکی مەریەم هاوناز ژیان بخوێننەوە ڕەنگە سەڵ بکەنەوە لەوەی بێنەوە بۆ ئێرە و دووهەمیش ئەوەی کە خۆیان نەیانەوێ بێنەوە ژیانیەوەی اختیار کرد بێت و نەیەوێ بێتەوە بەڵێ دیارە ئێمە لەو پرسە زۆر بە ئاگاین و لەو پرسە ئیشێکی زۆر باشیشمان کردو دیارە پێشتر ئێمە من بەڕاشکاوی خۆم گومانم هەبوو لە واقعە و کەیسە بەڵام کاتێک کە ئێمە ڕۆشتن فارۆقی زەوارەمان بینی بەرپرسی هیلال ئەحمەر لە سنووری منتقەی پاوە هەورامانات وە قسەمان لەگەڵ کرد ئەڵێ من زیاتر لە 372 مناڵی هەڵەبجەم داوەتە بهزیستەکانی سەروی خۆم وە لە کاتێک ئاغای بلووریان ئەچێ مناڵێک وەرەگرێتەوە بۆ بنەماڵی جعفەری ئەڵێ من 46 مناڵی هەڵەبجە لەوێ بوون دانەیەکیانم هەڵبژارد ینی بەپێی ئەم دوو ئامارە زیاتر لە 400 مناڵی هەڵەبجە درا بە بهزیستەکانی ینی لە دوو شوێن تەوان دیارە مناڵی هەڵەبجە لە کرماشانی ژە بووە لە تارانی ژە بووە لە کەس و کاریان دابراون کاتێک ئێمە ڕۆشتین وەفدێک سەرۆک کۆماری ئەو کاتەی ئێران و ئەحمەدی نەژادمان بینی و بەڕاشکاوی پێمان وتی من کەسێکتان پێڕا ئەسپێرم کە زۆر شارەزایی هەبێت ئەویش مهندس زەریبافانی پێ ناساندین کەسێک بوو بەرپرسی موەسسەی شەهید بوو وتی مناڵی هەڵەبجە لە ئێران زۆرن بەڵام لە ڕێگای بهزیستیەکەوە دراون بە ماڵانی خەڵکی فەرمانگەی بهزیستی فەرمانگەیەکە ئیدارەی مناڵی بێ دایک و باوکەکە و ئەو خێزانەی کە مناڵیان نابێ لە ئێران یاسایەکەیە مناڵ تەبەنی ئەکرێت مناڵ بەخێو ئەکرێت ئەو عەقدە لە بینی فەرمانگەی بهزیستی و ئەو ماڵایە ینی بۆ کەس نییە ئەو مەلەفە هەڵبداتەوە تا خاوەنی مناڵەکە بڕیار نەدا بۆیە ئێمە مناڵەکانی ئێمە لە فەرمانگەی بهزیستی بۆ خێزانەکان ئاون بوون دیارە ئێمە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی ئێران دانیشتنێکمان کرد ئەندام پەرلەمانەکانی ئەهواز و ئەوان ڕێنمونیان کردین کە ئێمە چی بکەین ئەوان وتیانە بێت لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە یاداشتێک بدرێت بە پەرلەمانی ئێران کە هەمواری یاسای فەرمانگەی بهزیستی بکرێتەوە ئەو فەرمانگەیە کە بە یاسا ڕێکخراوە بەرواری کیمیاباران بۆ 8 مانگ بۆ 10 مانگ ئەو مەلەفە هەڵ بدرێتەوە لەو مەلەفە دەرەکەوێت ئەو مناڵانە هیکێن و چۆن دابشکراون بەڕاستی حکوومەتی عێراقی ئێمە وەفدێک لە هەڵەبجەوە ڕۆشتین بە قایمقام و بە کەسانی ئاینی و بە ڕێکخراوەکان و بە ناوی هەمویان نێنە بازێکم لەبیر بچێت گەشتینە بەغدا و ئەو پەیامەماندا بە سەرۆکایەتی پەرلەمان بەڵام بەداخەوە هیچ وەڵامێک نەبوو ئەو بەڕێزانەی ئەمڕۆ ینی بە نوێنەرایەتی عێراق نوێنەرانی کورداتن هیچ باسی ئێمەتان لەگەڵیان پێدان بەڵێ باسمان کرد ئەمڕۆ لەگەڵ دکتۆر بەشیریش باسمان کرد بڕیارە لە ئایندەیەکی نزیک وەفدێکی کۆمەڵەکەمان سەردانی بەغدا بکە بۆ یەکێک لە پرسەکان و پرسەیە سوپاسانەکەم دکتۆر جەنابتان بە حکمیەوەی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەن یەکێک لەو کێشانەی ئەوەندەی من بیستومە کێشەی دەرمانە ینی زۆر جار باس لەوە کرێت ئەمڕۆ من لەناو خەڵکا گوێم لێ بوو بە تایبەتەوانی نەخۆشی درێژخایەنیان هەیە
ینی دەرمانیان نییە لێرە ناچارن بڕۆن خۆیان بیکڕن ئەمە ینی تاکەی بەردەوامە بێت بیر لە چارەسەر کراوەتەوە چونکە هەموو خەڵکانات خەڵکی دەرامەت سنووردارن ڕەنگە نەتوانن بە بەردەوامی خۆیان ینی دەرمان و چارەسەری خۆیان بکڕن بە تایبەت کە نەخۆشی درێژخایەنە بێگومان قەیرانی دارایی ینی کەرتی تەندروستی و وەزارەتی تەندروستی بەدەر نەبووە لی یەخەی ئێمەشی گرتووە بەوەی کە هەم بودجەی دەرمان کەم کراوەتەوە هەمیش خۆتان نەزانن لە سەروبەندی ئەوەی کە حکوومەتی تازە تەشکیل بکرێت لەگەڵ ئەوەشا کە وەزارەتی دارایی بڕیارێکی تازەی دەرکردووە کە ئەبێ دەرمانکردین بە کەمگری بێت واتە ئەوەی کە ئێمە دەستکراوە نین لەوەی کە دەرمان بکرین و لە بەرەوەی گەنجینەکان پارەمان بۆ سەرف ناکەن تا ئێستا دەرمانمان نەکڕیوە کە ئەو مانگی سەیە کە ئەبوو سێ مانگ بکرین بەڵام ئێمە بە هەوڵی هەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەم ڕێکخراوە خێرخوازیەکان و هەم کەسانی سەرمایهدار نەمان هێشتووە ئەوەندە پێمانەوە دیار بێ هەم لە پارەی ئێواران کە لە کەرتی تەندروستی خۆمان هەیە بەڕێبەراتی گشتی تەندروستی خۆمان توانیمانە هەم ئامێر بکرین هەم دەرمانیش بکرین ناڵێم شتەکان زۆر باش ئەڕۆن بەڵام نەمان هێشتووە ئیفلیج بین چونکە ئەش گونجێت یعنی مەسەلەن نەخۆش هەیە ئەو پاکەتی دەرمانەی کە خۆی خوازیایەتی و هەست دەکات کە نەخۆشیەکەی پێچارە بێ ئیلا بە دوای وایە گەڕێیانی تۆ لەو کاتیە تۆ ناتوانێت یەکێکی تر لەو کێشانەی لە تەواوی کوردستانەیە کێشەی دەرمانخانەکانە یانەوەی پێوترێت دەرمانخانەی لاکۆڵانەکان زۆر جارە وترێت ینی کەسی دەرمانسازی تیانە ڕەنگە تەنها بڕوانامەکەی هەڵواسرابێ هەڵەبجەش بەدەست ئەمەوە ئەناڵێنێت یان لە هەڵەبجە باشترە خراپترە چۆنە خۆشببختانە پاش ئەو فەرمانەی وەزارەتی تەندروستی کە تەواوی ئەو نۆرینگە لاوەکیانەی کە بازرگانی بە دەرمانەوەکەن و کەسی پسپۆر نین ئەبێ دابخرێن 21 نۆرینگەمان لە هەڵەبجە داخستووە بە حزوری جەنابی قایمقام کە هاوکارێکی باشم بۆ لەوەیە و هەروەها داواکاری گشتیش ئێمە ئێستا ئیجبارمان کردوون ئەو دەرمانخانانەی کە وەکو ستانداردی مەقبول و نێودەوڵەتی کە لە هەموو جیهانەوەیە ئەبێ ئەو دەرمانخانەیە 30 مەتری بین بێ لەگەڵ دەرمانخانەیەکی شوێنێکی شیاو بێ بەڕادی هەبێ بۆ هەڵگرتنی دەرمانەکانی وەروە پزیشکی دەرمانساز لەسەری بێ من ئێستا لە کێشەیەکی زۆر گەوریام هەم لەگەڵ پزیشکە دەرمانسازەکان کە ئیلتیزام ناکەن بە داوامی خۆیانە و لە سەیدەلەکانە بن و هەم بەدەست ئەو کارمەندانەی کە ئیشی خۆیان نەبوو ممارسێ ویشیان کردووە سپاس دەکەم هاوڕێیان ئەگەر یەک خولەکەم بنێت یانی دوو پرسیارم ماوە زۆر بە کورتیەکەم سوپاسانەکەم خەلیل جۆن بعدین مدەتە طولانی و پاش ئەو ماوە درێژەی کە لە ئێرە ژیاوی بەرگەشتت بەوەتان گەڕاویتەوە بۆ نیشتمانی خۆت بە خۆشەویستی و ئەوینی خۆت دیتت کە باوکی خۆشەویستت کۆچی دوایی کردووە چه هەستێکت هەبوو عرضم به حضورتون که دەبێ بڵێم کە کاتێگە و ڕێگایم دەست پێ کرد فرضیات و حالات مختلف گریمانەی و حاڵەتی جۆرا و جۆرم بۆ خۆمدا نابوو ڕەنگە هیچ کەسێکم نەمابێ ڕەنگە هەموویان گەیشتوێن بە پلەی بەرزی شەهید بوون ڕەنگە هێندێکیان کەم ئەندام بن وەک دایکە کە ئێستا حەبەکەی دەشکێنێ و دەیخوات و هەر کاتێک کە سەیری دەکەم تەمەنی شکستەی و تێکشکاوی هیچیان یەک ناگرنەوە باوکێک ئێستا لەژێر خاکدا خەوتووە بۆ من هەرچەند من ساڵیانی ساڵ باوکم هەبووە بەڵام ئەمڕۆکە من هەتی و کەوتم ئەمانە چیرۆک و لێواری تیغی تیژ و بڕانی شەڕێک ئەو چەمکانەیە کە کۆمەڵگای جیهانی دەبێ بیزانێت کە ئەگەر شەڕ و بدا هیچ لایەنێک سەرکەوتوو نابێت هەر کام لە لایەنەکان بە شێوەیەک و بە جۆرێک بە بەشی خۆیان دەدۆڕێن هیوادارم خوا لە باوکم خۆش بێت کە بە دڵنیایەوە هەروە دەبێت ئەو شەهیدە چونکە لەبەر کیمیاباران شەهید بووە و پاش 10 ساڵ پاش کیمیاباران شەهید بووە بمبورە
دوایین پرسیارم تۆ چ داواکاریەکەت لە کوردەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە؟ هەمیشە قدرت و ثروت هێز و خدمت سامان دەبێت لە خزمەتی مرۆڤدا بێ بۆ پێکهێنانی بەرابەرێک لە نێوان ئاشتی و خۆشگوزەرانیدا. هیوادارم حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق وەک ئەم ڕۆژانە زۆر چاکەیان لەگەڵ من هەبووە بەرپرسان و پیرۆزبایان لە من کردەوە هاتوون بۆ لام لەمە و دوش لوتف و کەرێمیان هەر لەگەڵ من بێ و بتوانم لەو بارودۆخەی کە بۆم ڕەخساوە زیاتر پێش بکەوم و یارمەتی دەربم بۆ نیشتمانەکەم و پێشکەوتنی. جەنابتان زۆر بە کورتی وەکو قایمقامی هەڵەبجە دوا قسەی خۆتان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. دوا قسەمان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژانەی کە وەستاوە تەواو بکرێەوە هەوڵ بدرێ بودجەی زیاتریش بودجەمانۆک و پارێزگاوەک و ژمارەی دانیشتوان بۆ دانەنرێ ئیشەڵا ئەگەر بودجەکرایەوە و پرۆژەکرا و کۆمەڵێک پرۆژەمان هەیە کە بەستنەوەی هەڵەبجەیە بە منتیقەی گەرمیان و دەربەنیخانەوە ئەوەمان بۆ تەواو بکرێ. خۆشبەختانە ئەوەتانێ سێ مەرزمان هەیە مەرزی پشتە و شۆشمێ و سازان کە دوو مەرزی شۆشمێ و پشتەوە خەریک ئەکەونە سەر پێ مەرجی سازانی ڕێیەکانی بۆ چاو بکرێ بوو ئەوەی هەڵەبجە لەم داخراوەیە نەجاتی بێ. سوپاسانەکەم ئێمەژۆک و کوردستان 24 بەردەوامە بین لە بەدواداچوون بۆ خەمەکانی هەڵەبجە. زۆر سوپاس نوخشەخان، زۆر سوپاس دکتۆر ئازاد، زۆر سوپاس کاک لوقمان، زۆر سوپاس کاک خەلیل ماندوو نەبن، سوپاس کە ئەم شەو لێرە بوون. بەڵێ بینەرانی ئەزیزی کوردستان 24 ئەم بەرنامە تایبەتەی کوردستان 24 تایبەت بە 16ی سێ و تێپەڕینی 31 ساڵ بەسەر مەرگەساتی هەڵەبجە لێرە کۆتایی دێت. بەڵام ئێمە لەگەڵ هەڵەبجە کۆتاییمان نایەت و بەردەوامە بین لە خزمەتی ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم کە لێرە ماندوو بوون قبول بکەن تا بەرنمەیەکی دیکە و بینینەوەتان ئێوە کوردستان و هەڵەبجە لە ئەمانەتی خوادابن. ماندوونەوە.